دوسێ پرسانە gelek giringin بۆ جوتیارên Herêma Kurdistanê ew pareyên wan yên mayên parsal yên genimî hetan wekî hikûmeta Iraqê nehênartî ev pareyê biryara xerckirina wan dayî aya kengî dê kevîte berîka cûtiyarên Herêma Kurdistanê bû genimê ev saleyê cûtiyarên Herêma Kurdistanê hikûmeta Iraqê dê çend genimî wergirîtin ji ber ku hikûmeta Herêma Kurdistanê û hikûmeta Iraqê li ser wê bira genimî rêk nekeftîne aya her toneka genimî bi çendê dihête wergirtin van pirsa û zêdetir ji hêjayê Newzat Şêx Kamîl rêveberê giştiyê bazirganiya Herêma Kurdistanê dipirsim li studiyê mêvanê min e hêja Newzat gelek xêratê Kurdistanê ser çawan bexêr bê zor spas bu em derfete carê giring e bizanîn ziyâtir li 12 milyar dînar xerc kirawin aya em pareye key degate Herêmî Kurdistan key xerc dekirê sereta binavê xuda silav li êwe silav li bînerantan هەروەک ئاگادارن ئەمە وەجبەی پێنجەمی پارێ جوتیارانە بۆ ساڵی 2025 کە ئەمڕۆ ئەعلان کراوە ئەو بڕەپارەیە کە هاتووە ئێمە ئەمڕۆ لەمڕۆ دەست بە ڕێکارە ئیداری و کاریگەڕەکان دەکەین بۆ وەرگرتنی ئەو پارەیە ئینشاءڵڵا هەوڵ دەین تا کۆتایی هەفتەیان سەرەتای هەفتەی ئایندا دەست بە دابەشکردنی ئەو بڕەپارەیە بکەین بەسەر جوتیارەکاندا بە پێی شایستەبوونیان و ڕادەستکردنی گەنمەکانیان نەسایلۆ باشە یعنی ئەو پارەیە نەگەیشتووە بەڵام دەکرێت بڵێن ئەمڕۆ سبەی دووسبەی دەگات ئینشاءڵڵا لەمێک دوو ڕۆژەدا دەگات و دەچێت حسابەکەمان و ئێمەش ئەوتوانە ئەو ڕێکارانەی کە پێویستە بۆ ئەوەی بتوانین لە بیخینە ئەو بانقانەی کە جوتیارەکان بتوانن چنی وەرگرن باشە ئەمە قوناغی پێنجەمە بەڵێ چەندێک پارەی گەرمی جوتیارانی هەرێمی کوردستانی پارساڵ و ساڵانی ڕابردوو لە بەغدا ماوە ئێمە ئێستاوی کەماوە لای حکوومەتی عێراق و وەزارەتی بازرگانی زیاتر لە 183 ملیار و 205 ملیۆنە کە تا ئێستا بەم بێژگە ئەم بڕێژ کە ئەمڕۆ هاتووە 183 ملیار و 205 ملیۆن دینار پارە لای وەزارەتی بازرگانی ماوە هی ئەو گەنمەی کە ساڵی ڕابردوو ئێمە تەسلیممان کردووە لە سایلۆکاندا بەڵام تا ئێستا وەرنەگیراوە ئەمە تەنیایی پارساڵە تەنیایی پارساڵە بەڵێ ئێمە ساڵەکانی پێش ساف کراوە کێشەمان نەبووە وانەکەمان هەموو داوە باشە کاک نەوزات ئەم بڕە پارەیە زۆرە یعنی هیچ میکانیزمێک هەیە بۆ ئەم پارە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان بنێنرێ هیچ اتفاقێک هەیە بەداخەوە دەڵێم وەزارەتی بازرگانی لە سەرەتای وەرزی تەسویقی ساڵی ڕابردوو ئەو بەڵێنەی بە جوتیارانی عێراق و هەرێمی کوردستانیشدا کە لەگەڵ گەیشتنی گەنمەکان بەسایل و پارەکەشیان وەردەگرن بەڵام بەداخەوە وا دەرنەچوو بۆیە لە دوای ئەوەی کە زۆر هەوڵ درا ئێمە ڕۆژانە پەیوەندیمان هەیە لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بە تایبەت پەرلەمانتارە بەڕێزەکان سەرۆکی نوێنەرایەتی حکوومەت لە بەغدا کاک فارسوان ڕۆژان لەسەر هێڵین بۆی ئەم پارەیە بگات چونکە بەڕاستی ئەو پارەیە حەقی جوتیارە پێویستێتی بۆ کڕینەوەی بنێتەوە بۆ گەڵای کێڵانی زەویەکەی بۆ پێداویستەکانی تری کشتتوکاڵی بۆیە داکۆکیان لێ دەکەین بەڵام ئەوان فێڵێکیان بەڕاستی لە جوتیارەکان کردو کاتێک کە فێڵەکە لەوەدایە ئەوان دەبواە پێشوەخت ئەو پاریان تەخسیس کردایە بۆ پارەی جوتیار ئەو پاریان دەستکاری نەکردای ئێستا بە بیانوی ئەوێ سویلە نیە لە ناو بانقەکانیاندا بۆیە ئەم پاریان تاخیر کردو کە ئەمە مبڕێکی غێر معقولە تۆ کاتێک کە بڕیار ئەدەی 5 میلیۆن تەن گەنم وەرگری دەبێت پارەی 5 میلیۆن تەنی بۆ دابنی بەڵام ئەوان پارەکان دیارەدانە ناو وەجبە بە دوای وەجبایە ناوێنە ئەوە تا ئەو کەم و کوڕیان لێ بۆ ئەمڕۆ لە بەغداش خۆپیشاندان هەبوو خۆپیشاندان بووە جوتیارەکان زۆر تووڕەن بەڕاستی جوتیارەکان زۆر بەخوا جوتیارەکان زۆر تووڕەن هەقی خۆشیانە چونکەوە ئێمە لە مانگی 19 ئێمە دوا وەرگرتنی گەنممان هەرێمی کوردستان 19 حوت بوو 19 حوتە عن نزیکە بینەوە لە 19 حوتی ئەم ساڵ هێشتا 183 ملیاریان لاماوە ناوەڕە تقریبان بە گشتی لەسەر ئاستی عێراق تریلیۆنێک و 600 میلیۆن دینار ماوە کە نەدراوە بە جوتیار کە ئەمە بڕێکی زۆرە دەبواە ئەو پارەیە وەجبە زوو بدرایە بۆی جوتیارەکان بیان توانێت ئیسفادە لێ بکەن پارەی پارساڵ زیاتر لە 160 ملیار دینار 160 وتت؟ نەخێر 183 ملیار و 205 میلیۆن ماوە باشە اینجا ئەم پارە هەموو ماوە ئەم ساڵەش دێن گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان دەکرێت بەتاکید بەڵام هێشتا ناکوکیە ڕێکەوتنیش نەبووەوە نەخێر ئێمە لەسەر بڕەکە ئێمە لیژنەی باڵین لیژنەی باڵای سینۆین من بە حکمی ئەوەی کە لە وەزارەتی بازرگان وێنەری وەزارەتی بازرگانیم لەو لیژنەیەدا لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی پلاندانان هەفتەی پێشوو لە بەغدا بووین کۆبوونەوەمان لەگەڵ لیژنەی باڵای سینۆ کرد لەو کۆبوونەوەیەدا ئەوان باسییان کرد کە ئێمە ئەم ساڵ لەبەرەوەی گەنم لە سایلۆکانمان ناماوە گەنم کەم وەرەگرین لەو کەم وەرگرتنەش حسابیان کە 3 میلیۆن و 800 تەن هەزار تەن گەنم وەردەگرن بەرامبەر بۆ لە ساڵی ڕابردوو ئێمە لە سەدادەیان داینێ کە 400 هزار تەن گەنمی کرد کە 4 میلیۆنیان حساب کردبوو ئەم ساڵ 3 میلیۆن و 800ەکە 292 هزار تەنیان بۆ ئێمە حساب کرد ئێمە بەڕاستی وەکو لیژنەکە ئیمزامان نەکرد
کۆبوونەوەکەمان بەجێ هێشاتینەوە هەرێمی کوردستان پرنس کۆنفرانسێکمان کرد ڕوونکردەوەماندا بە جوتیارەکان و خەڵکی کوردستان و دواتریش نامەمان نردەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ سەرۆک لایەنە پەیوەنددارەکان کە بەڕاستی ئەمە قەدر لە هەرێمی کوردستان جوتیاران دەکرێت ئێمە ئەم بەم بڕە قبوڵ ناکەین. باشە بەرهەمی گەنمی جوتیارانی کوردستانی ئەم ساڵە چەندێک پێشبینی بەپێی مەزەندەی ئێمە بەپێی ئەو زانیاریانی کە هەمانە لە وەزارەتی کشتتوکاڵ وەرمان گرتووە زیاتر لە 3,300,000 دۆنم زەوی چێنراوە لەگەڵ ئەو چاندنی ئەو بڕە زۆرەی دۆنمە زەویە زیاد بە ماشەڵڵا ئەم ساڵ بارانێکی زۆر باشیش بالیوە کە هەموو ئەو زەویانەی کە پێشتر بە مەڕەشە ئاوادرام ساڵ مەڕەشەشی پێویست نەبوو لەوەی باران زۆر بوو دواتریش وەزارەتی کشتتوکاڵ بڕێک بنەتۆی باشی داوە بە جوتیار لە هەندێک شوێن کە بەرهەمێنانی زیادی کردو کەواتە ئەم سێ هۆکارە وا دەکات کە گەنمی ئەم ساڵ زۆر زیاتر بێ ساڵانی ڕابردوو پێشبینی بە پێشبینی وەزارەتی کشتتوکاڵ زیاتر لە 1,000,000 تا 1,500,000 تەن گەنم لە کوردستانە بێ ئەم ساڵ. اینجا لە 1,500,000 تەنی گەنم عێراق ئامادەیە تەنیا 290 بەڵێ هزار بەتەنبەنیازی ئەوەیە کە 290 بۆیە بۆیە ڕەفزمان کرد. بەڕاستی ئەمە غەدرێکی زۆر غەدرێکی گەورەیە جاوەتە قوڵمان نەکردووە وەرمان نەگرت لە چین وڵای تا ئێستا وەڵامیان نەداوینێتەوە چاوەڕێ دەکەین کۆبوونەوەیەکی کە بکرێت لە لیژنەی باڵا ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی کۆمار و پەرلەمان چاوەڕێ دەکەین ئەوانە بێ بەڕاستی ئەو لیژنە باڵای ڕاست پێرن کە بێت کۆبوونەوە لەگەڵ ئێمە بکات چونکە ئێمە بەبێ ئەوەی گرنتی نەکەین کە بڕێکی باش وەرەگرین ناچینەوە کۆبوونەوە جارێکیکە دەبێ بڕێکی وابێت کە جوتیارەکان زەرەر نەکەن. ئەدی مەسەلەن عێراق ڕازی نەبوو لەو ئێوە داوای چەندەکەن عێراق چەند وەرە ئێمە لانی کەم دەبێت ئەو هیچ نەبێ ئێمە هیچمان نەوتوە نەمەوتمان هی بڕێکمان دیاری نەکردەوە بەڵام وتومانە کاکە چۆن بۆ جوتیارەکانی ناوەڕاست و خواردی عێراق گەرمی لێ وەردەگرن لە گەرمی هەرێمی کوردستانی ژۆرگرن ئەوان هەموو وەردەگرن بەڵام بۆ ئێمە چن بڕدانن ئەڵێن ئەوەندەتان شایستەیە بۆیە ئێمە وتمان ئێمە بڕدیاری ناکەین پێویستە بۆ جوتیاری ناوەڕاست و خواردی عێراق چەند وەرەگرن ئێمەش بە هەمان شێوە وەرەگرین تا ئێستا لەسەرەوە مابەڵێ هەمووی وەرگیریاجی بۆ حەقی خۆیان ئەدی وەرنەگیرا مەسەلەن میکانیزمەکە ئەگە وەرنەگیرا ئێمە ئەبێ ناچارین بێ بە بڕێک رازی بین بەڵام بڕەکە ئەوەندە بێت کە جوتیارەکانمان زۆر زەرەرمەند نەبن. بە چەند ڕازین وەڵاهی ئێستا ناتوانین تەقدیرکەین چونکە چاوەڕێکم بزانین ئەوان مبادرەیان چۆنە هەر تۆنێک بە چەند وڵای زانین چۆنە تەنی بەپێی ناوچەکان دەگۆڕێ کوڵتەکەی دەگۆڕێ بەڵام ئەوان تا بۆ تەنێک 900 کیلۆیاندانە تقریبەن 900 کیلۆیاندانە یعنی هیچیان نێشتۆتەوە بۆ وەرگرتن هەمووی وەرەگرن هی ئەوان بەس بۆ ئێمە 80 کیلۆ 90 کیلۆ وەرەگرن لە تەنێک لە دۆنمێک کە بە چاندی بێتمان 80 تا 90 کیلۆ وەرەگرن ئێستا پێی ئەم بەنزەندەی کە ئێستا کردویانە بۆیە ئەو غەدرەی نرخەکەی ئەم ساڵ 700,000 داناوە تقریبا ساڵی ڕابردوو بەپێی هەموو جوورەکان یانیش کواڵەتی ئاگۆ ئەزانین چۆن 700,000 کە دایان ناوە هیچ تەنێک 700,000 ناکات چونکو کۆمەڵێ ڕسومات و شتێ لێلا دەبێنە چێتە 685 و 675 و 690 ئەو بڕەش ینی لەوەش بڕێی کەمترە ساڵی ڕابردوو 800 بۆ 850,000 بوو ئەم ساڵ بە 700,000 ڕەزامەندیان داوە کە پارە وەرگرین نەهات لە کاتێکە پەرلەمانی عێراق کۆبوونەوەیەکی کرد یادداشتێکی داوەتە ئەنجومەنی وەزیران هەم ناڕازیە بەو نرخە و تۆ دەبێت نرخەکە بگەڕێتەوە ساڵی ڕابردویان 800 بۆ 850 دووەم دەبێت ئەو حزبی مسبق دانرابوو ئەوەش کە زەربەی لە جوتیار دەدا ئەوەش لابن هەر خۆشیان لایەن برد سێمیشیان ویستیان ماستەرکارت بە جوتیار دروستکەن ئەویش لەبەر ئەوەی جوتیارەکان مهەیە نەبوون بۆ دروستکردنی ماستەرکارت ئەویشیان نەڕاکردەوە ئەم ساڵ. باشە کەوابێت لە کوردستان چه میکانیزمێک دەگرنەبەر بۆ ئەوی جوتیارانی هەرێمی کوردستان دەستا و سار نەبن قەدریان لێ نەبێ. بڵێ ئێمە دوو ڕێگامان لە پێشە یەکەم ئەوە شەڕی تەواو دەکەین لەگەڵ وەزارەتی ئەو لایەنە بۆ ئەوەی زۆرترین بڕمان لێ وەربگرن ئەم ساڵ دووهەم لە کوردستان دوو کۆمپانیا نیشتیمانی هەیە کە لە کابینەی هەمە کەوتونەتە کار و ئیشەکەن ئەوش ئەو دوو کۆمپانیایە بەشێکی باشی گەنمی جوتیاران وەردەگرنەوە هەرچەند نرخەکەی لەگەڵ نرخی سایلۆنیە بەڵام کەمترە بەڵام باشترە لەوەی کە لە بازار بکردرێ ساڵانی ڕابردوو بڕێکی باشیان وەرگرتووە ئەم ساڵانی ڕابردووی 25,000 تەن و 30,000 تەنیان وەرگرت هەرێکی لە کۆمپانیاکان ئەو کۆمپانیان ینی 50 تاڵانیان وەرگرت ئەوەی مابووە ئەم ساڵ کۆ دەبینەوە لەگەڵ یان لەگەڵ ئەوانیشە نرخێکیان بۆ دیاری دەکەین و ئەوەی کە دەمێنێتەوەوانی هەوڵ ئەدین کە ئەوان وەری بگرن چونکە ڕاستی جوتیار زۆر زەرمەند دەبێت لە بازار نرخەکەی کەم بێت ئەو هەموو زەحمەتەشی کێشاوە ناتوانێت ساڵێکی بێتاقە دەبێت ناتوانێت بەرهەمبێنیان بکات. ڕاستە
اینجا بەڕاستی ئەم غەدرە هەر زۆر نامەنتەقیە یعنی وەرە توی خاڕوونەوە ڕاستی عێراق هەموو گەنمەکە وەربگری پارەکەش بە زووترین کات بدەیت بەڵام ئیخۆمان سەرڕای ئەوەی ملیۆن و نیوێک تەن هەیە وایە اینجا وەرە 200 هەتا 300,000 تۆنی وەرگرن بەرەو غەدرێکی گەورەیە لە جوتیاری هەرێمی کوردستان کەی کاتی وەرگرتنی گەنم دەست پێیەکە لە کوردستان ئێستا لە عێراق دەستی پێ کردووە بەڵام ساڵی ڕابردووی ئێمە لە دەی 6 دەستمان پێ کرد ئەم ساڵیش تەسەوڕەکەم هەر بگاتەوە چونکە گەنمی کوردستان تۆزێ دواکەوێت لە پێگەیشتن بۆیە هەر لە دەوروبەری دەی 6 تا 15 ئەو کاتە توانین وەریگرین هەرچەندە ئێمە پێشنیارێکیشمان کردووە کە گەنمی گەرمیان پێش بخەین وەرگرتنەکە چونکە گەرمیان تۆزێ گەرمیانترە زووتر بەرهەمە گەرمەکەی پێدەگا پێمان داوامان کردووە کە گەرمیانمان بۆ پێشخەن هێشتا جوابیان نەداوینێتەوە بەڵام داخۆکی دەکەن کە زووتر وەرگی دەوێ باشە دەکرێت بڵێن پێش ئەوەی یعنی ئەو وادەکە نێزیکتر ببێ ئەم ڕێککەوتنە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق بەدڵنیاییەوە دەبێ پێش ئەوەی ئێمە وەرزی تەسویق دەست پێ بکەین دەبێت لەسەر بڕەکە ڕێکوت بین چونکە ئەگەر لەسەر بڕەکە ڕێ نەکەوت بین ناتوانین تەوزیعی ئەو بڕە بکەین بەسەر شارەکانی هەرێمی کوردستان و سایلۆکاندا بۆیە دەبێت لە پێشەوە لەسەر بڕەکە ڕێکەوین دوای ئەو بڕەدا بشکەین بەسەر بەپێی دۆنمەکان کە لە شارەکانە هەیە ئەو بڕەدا بشکەین بۆ وەرگرتنی لە سایلۆکانی هەرێمی کوردستان بەڵێ بەتاکید دەبێت بەو هیوام ئینشاءڵڵا گەلەک سپاس دەکەم هێژای نەوزاد شێخ کامیل ڕێبەرەی گشتی بازرگانی هەرێما کوردستانی زۆر سپاس بەخێر سەرچاوە سەرچاوە